فەتحوڵڵا گولەن بۆ ئێردۆغان. کێشەی کورد شتێک نییە بەهێز و سوپا چارەسەر بکرێت. فەتحوڵڵا گولەن ڕابەری جەماعەتی خزمەت لە نامەیەکدا بۆ ڕەجەب تەیب ئێردۆغان ئاماژە بەوە دەکا کە پێویستە ناوچە کوردنشینەکانی ڕۆژهەڵات و باشووری ڕۆژهەڵات ئاوەدان بکرێنەوە و دانیشتوانەکەی بە زمانی کوردی بخوێنن. ئەو دەڵێت کێشەی کورد شتێک نییە بەهێز و سوپا چارەسەر بکرێت. فەتحوڵڵا گولەن لە نامەیەکدا کە ساڵی 2006 ئاراستەی ڕەجەب تەیب ئێردۆغانی کردووە و هانی دەدات بۆ بەردەوامبوون لەسەر پرۆژەی ئاشتی و کرانەوە بەڕووی کووردا، ئێستا لەلایەن دامەزراوەی نووسەران و ڕۆژنامەنووسان GYV بڵاو کراوەتەوە جەخل لەوە دەکاتەوە کە نابێت کێشەی کورد تەنها لە ڕووی سیاسی و سەربازی و ئیداریەوە لێی بڕواندرێت و کارەکە تەنها بۆ بەرپرسانی دەوڵەت جێبهێڵدرێت، بەڵکو پێویستە ڕێ بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی خۆش بکرێت بە ئاراستەی بەهێزکردنی برایەتی و یەکێتیدا چیان لە دەستە ئەنجامی بدەن. ئەو دەڵێت سوپا کە لە باشووری ڕۆژهەڵاتدا باکووری کوردستان هەموو توانە و هێزی خۆی بەکاردەهێنێت و دەستی بەسەر شەقام و کۆڵانەکانی داگرتووە، بەڵام نەیتوانیوە هیچ ئەنجامێک بەدەست بهێنێ. هۆکاری ئەمە ئەوەیە کە ئەم مەسەلەیە کێشەی کورد شتێک نییە بەهێز و سوپا چارەسەر بکرێت. ئەو هەنگاوە ڕاستەقینانەی کە پێویستە هەڵبگیرێن بۆ چارەسەری ئەم کێشەیە پشتگوێ دەخرێن. ئەمەش نەنجێکی گەورەیە. دەقی نامەکەی فەتحوڵڵا گولەن بۆ ئێردۆغان. بەڕێز سەرۆکوەزیران، هەروەکو زۆرێک دەیڵێن تورکیا یەکێکە لەو دەوڵەتە دەگمەنانەی کە هەم لە نەتەوە یەکگرتوەکان و هەم لە ناتۆدا کە ئەندامی هەردووچیانین خاوەنی هێز و سوپایەکی گەورەیە. ئەوانەی دەیانەوێت بزانن ئەم هێز و سوپایە چی لە توانادایە با تەماشایەکی 27 ماییس کودەتای سەربازی ساڵی 1960 بکەن. لەو ڕۆژەدا ئەو هێزە بەناحەق سواری سەری میلەتی خۆی بوو، 25 بۆ 30 ملیۆن هاوڵاتی کۆت و بەند کرد. بەڵام هەر ئەو سوپایە کە لە باشووری ڕۆژهەڵاتدا باکووری کوردستان هەموو توانە و هێزی خۆی بەکار دەهێنێت و دەستی بەسەر شەقام و کۆڵانەکانی داگرتووە، بەڵام نەیتوانیوە هیچ ئەنجامێک بەدەست بهێنێ. هۆکاری ئەمە ئەوەیە کە ئەم مەسەلەیە کێشەی کورد شتێک نییە بەهێز و سوپا چارەسەر بکرێ. ئەو هەنگاوە ڕاستەقینانەی پێویستە هەڵبگیرێن بۆ چارەسەری ئەم کێشەیە پشتگوێ دەخرێن. ئەمەش نەنجێکی گەورەیە. کاتێک دەوڵەت پەناببا بۆ پێشێلکردنی یاسا بە مەبەستی گەیشتنی بە ئامانجی خۆی، ئەنجامی ئاسایی ئەمە ڕۆیشتنی خەڵکانی دیکەیە بەرەو پێشێلکردنی یاسا. کاتێک دەوڵەت یان ئەوانەی کە خۆیان خستوتە جێی دەوڵەت یاخودوا دەردەکەون کە لایەنگری دەوڵەت بن، هەوڵ دەدەن کێشەکان بە ڕێگایەکی نایاسایی چارەسەر بکەن، دەبن بە خوڵقێنەری گرفت و کێشەی جددیتر. بەداخەوە لە وڵاتی ئێمەدا کەسانێک دەرکەوتن کە دەڵێن لە پێناو یاسا و ڕێسا و ئاشتی و ئاسایشی وڵاتدا ئەو کەسانەی داوای کوشتنیانم لێکرا بوو کوشتمن. دەبێت بە ژیری و فیراست و بەزەیی و میهرەبانی مامەڵە لەگەڵ ئەم کێشەیەدا بکرێت، نەک دروشم و هات و هاوار و ڕوخاندن و سووتاندن و کوشتن. لەم ڕووەوە مۆڵەت دەخوازم هەندێک خاڵ دەربارەی چارەسەری کێشەی کورد کە بەلامەوە گرنگ و پێویستە بخەمەڕوو. خاڵی یەکەم، پێویستە ئەو ناوچەیە بکرێت بە ناوەندی ڕاکێشان. بێگومان دەبێت لە ئەنجامی هەوڵ و کۆششی دڵسۆزانەدا ئەو جوگرافیایە گەشە بکات و دەبێت هێندە ئاوەدان بکرێتەوە کە سەر لە نوێ بگەڕێتەوە بۆ پێگەکەی جارانی کە بریتی بوو لە چەقی شارستانیەتێکی گرنگ. ناوچەکە دەبێت بگەیەندێت بە ئاستێک کە جێی ئیرەیی پێبردن بێت و دانیشتوانەکەی لە ژیان و گوزەرانی خۆیان ڕازی بن. سەردەمانێک لە ژێرناوی شوێنە لە پێشینەکان بۆ ئاوەدانکردنەوەدا دەرفەتێک بۆ بیناکردنەوەی ئەو ناوچەیە هاتە پێشەوە. بەڵام دەبوو دەوڵەت لەم ڕووەوە هەنگاوی جددیتر بنێت. نەدەبوایە ئەم پرۆژەیە بکرایە بە قوربانی دابەشکردنی تەندەر و شیرینیەکانی هاندان و وەبەرهێنان بەسەر کەسانی خاوەن مەحسوبیەت بۆ دەوڵەمەندکردنی کۆمەڵێکی دیاریکراو. بێگومان دەبوو ئەو ناوچانە لە ئەنجامی هەوڵ و کۆششی دڵسۆزانەدا بەرەو پێش بچوونایە و بکرابانایە بە جێگایەک کە ئیرەییان پێ ببرێت. خاڵی دووەم، دەبێت لەو ناوچەیەدا بابەتی پەروەردە و فێرکردن بە جددی هەڵوێستەی لەسەر بکرێت، چونکە ئەگەر کێشەی پەروەردە چارەسەر ببێت زۆر گرفتی دیکەش چارەسەر دەبن. گرنگترینە و گرفتانش کە پێویستیان بە چارەسەری هەیە بریتین لە ڕەشبینی بەرامبەر بە داهاتوو، باوەڕ نەکردن بەوەی ڕۆژێک لە ڕۆژان لە چوارچێوەی ڕێکەوتندا حەق و دادپەروەری دادەمەزرێت. نائومێدی، پێویستە ئەو مامۆستایانەی کە لەو ناوچانەدا دادەمەزرێن
بە وێنەی ئەو خۆبەخشانەی بزوتنەوەی خزمەت کە ئەمڕۆ بە هەر چوار لای جیهاندا فیداکارانە بڵاو بوونەتەوە نیازی گەڕانەوەیان نەبێت و نیەتیان ئەوە بێت لەوێ بمردن و بنێژرێن. تەنها ئەو کەسە فیداکارانەی کە خاوەن ئامانجی باڵان و سەرفرازن بە هەستی ژیاندن دەتوانن لە دەستگا پەروەردەییە تونند و تۆڵەکاندا نەوەیەکی ڕێک و تونند و تۆڵ پێبگەێنن. دەبێت بەناردنی مامۆستایانی فیداکار بۆ ئەو ناوچانە دامەزراوە پەروەردەییەکان زیندوو و چالاک بکرێن، چونکە منداڵانی ئەو خوێندنگەیانە ئەگەر تەمەنیشیان بۆ شایەتی دەست نەدات بەو قسانەی کە لە نێو خێزانەکانیاندا دەیکەن زیاتر لە هەموو کەسێکی تر دەبن بە شایەتێکی ڕازگۆ و کاریگەر لەسەر خەڵکی بەشەکەی تری ئەنادۆڵ. بەم کارە بنەڕەتیە ئەگەر ئەم ڕۆژ نەبێت بێگومان سبەینێ ئەوێ زیندوو دەبێتەوە. تکاتان لێ دەکەم ناهێڵم کەس دەستم ماچ بکات، بەڵام هەمیشە دەستی کەسانی دیکەم ماچ کردووە. دەستان ماچ دەکەم ئەگەر ئەم کارە ئەنجام بدەن. خاڵی سێم کاتێک حەزرەتی بەدیۆ ئەزەمان سعیدی نووسی لە سەردەمی خۆیدا پێشنیازی دروستکردنی زانکۆیەکی بە ناوی قوتابخانەی زەهرا پێشکەش کرد، فەرموویەتی کە پێویستە زمانەکانی کوردی و عەرەبی و تورکی پێکەوە بخوێنرێن. بۆچی ڕێگە نەدرێت لە قوتابخانەکاندا زمانی کوردی فێر بکرێت؟ بڕوانن لە قوتابخانەکانی خزمەتدا لە دەرەوەی وڵات زمانی تورکی وەک وانەیەک کە خوێندکار لە هەڵبژاردنیدا ئازاد بێت دەگوترێتەوە. با کوردەکان ڕادیۆ و تەلەڤیزیۆنی کوردیان هەبێت. نابێتەوە لە بیر بکرێ کە خوێندن بە زمانی دایک مافێکی سەرەتایی مرۆڤە و نابێت بکرێت بە کاتێکی سیاسی. خاڵی چوارەم پێویستە و ناوچەیە لە ڕووی تەندروستیشەوە هەڵوێستەی لەسەر بکرێت و دام و دەستگای تەندروستی تێدا دابمەزرێت. لە تورکیادا پزیشکی گشتی گەنج زۆرن، دەکرێت زۆربەیان بۆ ڕۆژهەڵات بنێردرێن، چونکە پزیشک دەتوانێت بچێتە ناو خەڵک و یەک بەیەکی ماڵەکانیان لە باوەش بگرێت. خۆزگە ئەگەر بکرایە هەموو گوندێک، ئەگەر نەکرایە بە چەند گوندێک فەرمانبەرێکی تەندروستی یان پزیشکێکی بۆ بنێردرایە لە بنکە تەندروستیەکاندا خزمەتی تەندروستیان پێشکەش بکردایە و لەو قوتابخانانەشدا وانەی خۆپاراستنی تەندروستیان بگوتایەتەوە و بەمەش ڕێگری لە هەلومەرج و حاڵەتە ناتەندروستەکان دەکرێت. بەم جۆرە هەم لە ڕێگەی ڕاپەڕاندنی کار و پیشەکەیان و هەم لە ڕێگەی ئەو منداڵانەوە کەوانەی تەندروستیان پێدەڵێنەوە تێکەڵی خێزانەکان ببن و گزارش لە خۆیان بکەن. خاڵی پێنجەم پێویستە ئەو سەربازانەی بۆ ئەو ناوچەیە دەنێردرێن بە تەواوی مانا بتوانن تێکەڵی خەڵکی ئەوێ ببن. بەم جۆرە دەبێت هەوڵ بدرێت وێنەی سەربازی کودەتاکار و چەوسێنەر و تۆقێنەر لایەن بسەردرێتەوە. دەبێت کەسانی وا بۆ ئەو ناوچەیە بنێردرێن کە کاریگەری تاڵی و ناخۆشی 27 مایس و 12 مارس و 12 ئەیلول و 28 شوبات مێژووی کودەتا سەربازی یەک لە دوای یەکەکانی تورکیا لە بیری ئەو کۆمەڵگەیەدا هەڵبگرن. خاڵی شەشەم بە هەمان جۆر چەندەها فەرمانبەری پۆلیس و ئاسایش ئامادەن بۆ ئەو ناوچانە بنێردرێن. فەرمانبەری پۆلیسی وا بۆ ئەوێ بنێرن کە کەسایەتیان ڕێک و پێک بێت و لە کار و ئەرچی خۆیان بزانن و سەرفراز بن بە هەستی ژیاندن و ناخیان بە هەیەجانی ژیاننەوە بجۆشێت. با بڕۆن و ئاسایشی ڕاستەقینە نیشان بدەن. تەنانەت ئەگەر کرا لەگەڵ منداڵان یاری بکەن و دیاریان بەسەردا ببەخشنەوە و پەیوەندی گەرم و گۆڕ لەگەڵ لاوان ببەستن، چونکە منداڵان و گەنجان پێشتر زۆر ترسێنراون و تۆقێنراون. ئەو منداڵەی کە لە دەستی سەرباز یان پۆلیسێک دیاری وەردەگرێت ئەستەمە بە چاوێکی خراپ تەماشای دەوڵەتەکەی بکات. فەرمانبەرانی پۆلیس و ئاسایشی وەها بنێرن بۆ ئەو ناوچەیە کە زامنی ئاسایش بن و ماڵ بە ماڵ بگەڕێن و گوێ لە کێشەکانی کۆمەڵگا بگرن بۆ ئەوەی بچنە دڵی خەڵکەوە و لە ڕێگەی پیادەکردنی یاساوە ڕێگە لە دروستبوونی گەشەی پێکاتەی نایاسایی بگرن. خاڵی حەوتەم دەبێت پارێزگار و کاربەدەست و قایمقام و سەرۆک شارەوانی وەها بۆ ئەو ناوچانە بنێردرێن کە دڵیان وابەستەی هەستی ژیاننەوە بێت. دەبێت ئەو بەرپرسانە کە ئامانجی باڵایان هەیە و خۆپەرزنین و هەستی ژیاندن پێش ژیانی خۆیان دەخەن بە تایبەتی هەڵبژێردرێن و بۆ ئەوێ بنێردرێن. بە پۆلیس و ئاسایش و سەربازەوە پێویستە لە ناو خەڵکدا بن. ئەو مرۆڤە نوێش خوێنانەی ئەوێ دەبێت کاتێک سەلامیاندایەوە لە لای ڕاستیاندا پارێزگار ببین و لە لای چەپیشیاندا قایمقام و کارمەندی ئاسایش و پۆلیس و پزیشک ببینن. خاڵی هەشتەم پێویستە زانایانی ئاینی وا لەو ناوچانەدا دابمەزرێن کە زمانی کوردی بزانن. دەبێت وتاربێژی وەهایان بۆ ڕەوانە بکرێ کە بەباشی شارەزای خوڕەوشت و کەسایەتی خەڵکی ئەوێ بن و هاوڕێ و هاوخەم و هاوسۆزیان بن، لێیان تێبگەن و بەم پێش مامەڵیان لەگەڵ بکەن. خاڵی نۆیەم
خەڵکی ڕۆژهەڵات گەلی کورد گرنگێکی زۆر بە پیاو ماقوڵ و ڕیشسپی دەدەن و زانای زۆر بە نرخیشیان تێدایە. دەبێت سیمینار بۆ ئەم زانایانە ساز بکرێت و پاراستن و ئاساییشیان دابین بکرێت و هان بدرێن کە هێز و ورەی معنەوی خەڵکی ئەوێ بەرز بکەنەوە. لەمەش زیاتر دەبێت دەرفەتی ئیمامەتی و تاربێژی بۆ ئەو خوێندکارانە بڕەخسێنرێت کە لە سەردەستی ئەم زانایانە پێگەیشتون. هاوکات دەبێت زەمینە بۆ ئەو کەسە دڵسۆزانە بسازێنرێت کە خەڵکی ئەو ناوچەیەن و زمانی ئەوان دەزانن خزمەتی زیاتر بە ناوچەکە بکەن. خاڵی دێم لە کۆتاییدا نابێت کێشەی کورد تەنها لە ڕووی سیاسی و سەربازی و ئیداریەوە لی بڕوانرێت. نابێت کارەکە تەنها بۆ بەرپرسانی دەوڵەت جێبهێڵدرێت، بەڵکو پێویستە ڕێ بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی خۆش بکرێت و بەڕابەرایەتی ئەوان هەموو چین و توێژەکانی کۆمەڵگە بە ئاراستەی بەهێزکردنی برایەتی و یەکێتیدا چیان لە دەستە ئەنجامی بدەن و هەمیشە پرد لە نێوان دڵەکانمان بنیاد بنرێت و دوژمنایەتی بەرامبەر دوژمنایەتی ڕابگەیەندرێت و دوورە پەرێزی لە گشت هۆکارەکانی پەرتەوازەیی و دووبەرەشی بکرێت. لەگەڵ ڕێزدا محەممەد فەتحوڵڵا گولەن.